دیارە ئەمڕۆ دادگایکردنی هەر تۆمەتبار بەڕێوە لە کەسی شەهیدکردنی مامۆستا مەلا محموود پاش بەڕێوە چین دادگایکردنەکە بۆ ماوەی 3 کاتژمێر دادگا گەیشتە و قەنەعەتەی کە تاوانی تۆمەتباران دەکرێتە ژێر چێفی مادە 406 1 فقرە ئەلف جیم ح واتە سێ برگەی مادە 406 لەسەریان جێبەجێ دەبێت کە برگەی یەکەمیان سبق الإصرار والترصد برگەی دووەمیان قتل بدافع دنيئة واتە بۆ شتێکی کەم و برگەی سێمیان تمهيدا لارتكاب جناية أو جنحة أخرى واتە بۆ ئەنجامدانی تاوانێشتر بەدەلالەتی مادە 47 48 49 واتە بەدەلالەتی موادی اشتراك دیارە هەر یەک یعنی یەک لە برگەکانی مادە 406 سزا لە سێدارەدانە تجای وەک کە ئەمە تۆمەتباران سێ برگەی مادە 406 لەسەر جێبەجێ بوو دادگا گەیشتە قەنەعەتە بە کۆی دەنگ بڕیاری دە بە سزای لە سێدارەدان بۆ هەر سێ تۆمەتبار وەکو کەیسی مەلاوشار ئاگاداری جەنابتان دەکەینەوە هەر کەیسێک کە سزای لە سێدارەدانی بۆ دەرچێت بە ماوەی 10 ڕۆژ تەمیز تلقائیە دەبێت بچێتە هەیەی عامە لە دوای هەیئە عامە کە ئاماژەمان کرد لە کەیسەکانی تریش کە 15 حاکم دەبێت مداوەلەی بکەن بە کۆی دەنگ بڕیارەکە دەرچوو ڕەوانەی سەرۆکایەتی هەرێمی دەکرێت دەبێت سەرۆکی هەرێم بە مەرسوم بۆ دەکات اینجا بڕیارەکە جێبەجێ دەکرێت چواربوونەیەکی هەڵاتووە ئەمڕۆ سزای سێدارەدان بۆ سێ تۆمەتبار دەرچوو دیارە ئەم تۆمەتبارانە هەر ئم کەیسەشیان نەبووە چەندین کەیس تریشیان هەبووە هەر تاوانی دزی و بەڵام ئەم کەیسێ کوشتنی لێکەوتەوە چەندین مادە 442 هەیە ئیتر کێسەکانی کە بریندار تەنها یەک کێسێکی تر نەبێت کە بریندار بوون لێکەوتەوە ئەمەش کە بۆ هۆی کوشتنی مەلا محموود